پرسی کورد یەکێکە لەو بابەتانەی تا ئێستا وەکو نەتەوەیەک وەکو قەومێک بە هەڵواستراوی ماوەتەوە ئەم پرسەیەک لای نەبووەوە کورد چییە؟ کورد لە تەواوی جیهاندا چ ڕۆڵێک دەگێڕێ؟ ناوی پێشمەرگا لە کۆنفرانسەکانە لە دیداری سەرکردەکانە سەرکردە جیهانیەکان بێگومان ناوی دەهێنرێ ناوی کورد دەهێنرێ بەڵام وەکو ئەوەی کە کورد وەکو نەتەوەیەکی ڕسمی وەکو دەوڵەتێکی ڕسمی بناسرێت تا ئێستا هیچ وڵاتێکی جیهان نەیتوانێت بە شێوەیەکی ڕسمی خۆی بات لە قەرەی ئەم بابەتە بۆ لە بەرۆی لە دوای یەکەم جەنگی جیهان کە ڕۆیدا و چەند ساڵێک دوای ئەوە بە دیاریکراوی لە 23 حوتی ساڵی 1923 پەیمانی لۆزان بەسترا لە نێوان دەوڵەتی عوسمانی هەڵوەشایەواتە تورکیا و هاوپەیمانەکانی کوردستان کرا بە 4 بەش هەر یەک لەم بەشانە درا بە چەند وڵاتێکی هەستیار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تورکیاش تا ئێستا هەر بە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەڵەم دەدرێت ئەم پرسە و ئەم بابەتەوەکو خۆی ماوەتەوە ئەمڕۆ 100 ساڵ تێپەر دەبێت بەسەر یادکردنەوەی پەیمانی لۆزاندا لە لۆزان لە سویسرا ئەمڕۆ دیدارێک و کۆنفرانسێکی تایبەت بۆ ماوەی 3 ڕۆژ دەبەسترێت کە ئەمڕۆ دەست پێ دەکات لەگەڵ ئەوەی کە سبێنە یادکردنەوەکەیتی بە شێوەیەکی فەرمی کەسە دیارەکان سیاسیەکان حیزبیەکان لە هەر 4 پارچەکەی کوردستان بانگێشتی ئەم دیدارە کراون بەڵام وجودی ئەوان چ کاریگەریەکی دەبێت کە بە شێوەیەکی گرنگ مامەڵە لەگەڵ یادکردنەوەی لۆزاندا بکرێت زۆر لەسەر بابەتەکە بانەڕۆم لەگەڵ بەڕێز دکتۆر سەلاح عەزیز وەکو لێکۆڵەر لەسەرم بابەتە گفتوگۆکەم دکتۆر سەلاح لە یادم نەچێت دامەزرێنەری و سەرۆکی زانکۆی کۆمارە ئەو ئێستادا وەکو ئەکادمی لە زانکۆی فلۆریدا و لەوێ خزمەت دەکات لەسەر پرسی خوێندن و ئەکادمی لەسەرم بابەتە گەڵ دکتۆر گفتوگۆکەم دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت جەنابەت نووسینێکت دانا بوو لەسەر پەیمانی لۆزان باس لە نەوافیزەکانەکەی دەرچەکان بۆ پەیمانی لۆزان و کورد چۆن مامەڵە لەگەڵەمەکە بۆچی دەستپێکی وتارەکەت کە بە عەرەبی بوو ڕاستەوخۆ لە نەوافیزەکان و لە دەرچەکانەوە دەست پێ کرد زۆر سپاس بۆ کورسات زۆر سپاس بۆ جەنابەت بەڕاستی بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە و پێویستە و لە هەموو کاتێکە کە نزیکەی 500 کەس سیاسی بێ ئەکادمی بێ میدیا بێت کۆ بێتەوە لە جێگایەک معنایەوە کە ئەو حەدەسە زۆر گرنگە و پێویستە کە خەڵک بەڕاستی سرنجێکی بۆ دابنێ وەکو بەڕێستان ئێستا کە ئەم بەرنامەجە ڕێخەن بۆ ئەو مەبەستە لۆزان خوێنەوەی من بۆ لۆزانی 1923 چونکە لۆزانی تریشەیە 1923 جیاوازە لەگەڵ زۆرینەی ئەو سیاسیانە یا ئەوانەی کە بۆیە چن یا تەفسیریەکەن دەوڵەتێک هەبوو بە ناوی دەوڵەتی عوسمانی ئەو دەوڵەتە عوسمانیە بەشدار بوو لە شەڕی جیهانی یەکەمە بەرامبەر دووەلی ئەوروپا کە پێوترێ حولەفا شەڕەکە دۆڕان کە دۆڕان زۆری با بڵێن تەوان هودنەیە کرا لە 1970 ئەو هودنەیە وتیان شەڕ بوەستێنن لە نێوان دەوڵەتی عوسمانی و دووەلی حولەفا بەڵام دووەلی حولەفا لە بەریتانیا لە خوارەوە مووسڵی داگیر کرد مەسەلەن فەڕەنسا ئەسکەندەریای داگیر کرد یۆنان ئیستەنبولی داگیر کرد ئەرمینیا هەر هاتە پێشەوە بۆیە گەیشتنە ئەوەی کە دەوڵەتی عوسمانی سوڵتان عەبدولحەمید ناچار بوو تەوقیع بکاتە سەر معاهدەی سێڤەر معاهدەی سێڤەر معاهدەیەکی دووەلیە بەڵام تەصدیق نەکراوە جا ئێمە بەداخەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە معاهدەی سێڤەر معاهدەیەکی دووەلیە لە 1920 ئیمزاکرا لەلایەن سوڵتانەوە بەڵام ئیمزا قبول نەکرا لەلایەن پەرلەمانی با بڵێن دەوڵەتی عوسمانی و بۆیە پێوترێ ڤەریفیکیشن بە ئینگلیزی یا تەصدیق نەکراوە بۆیە لە معاهدەی لۆزانی 1923 ئیشارەی پێ نەدراوە بەینەما ئەترافەکات معاهدەی لۆزان 1923 بە معاهدەی رووسیا و دەوڵەتی عوسمانی ئێران دەوڵەتی عوسمانی دەوڵەتی عوسمانی لەگەڵ بەریتانیا ئەمانە بووی ئەترافی پێکات بەڵام ئەتراف ناکات بە معاهدەی سێڤەر بۆیە معاهدەی سێڤەر معاهدەیەکی
قانونی دووەلی نەماوە کە بزوتنەوەیەک هەبوو بەناوی بزوتنەوەی نیشتیمانی تورکی ینی اتحاد والترقی رازی نەبوو لەسەر سێڤەر وایان کرد کە دەست پێ بکەن بە حربی استقلال حربی استقلال سەر بەخۆیی بۆ سەرکەوتوو بوون یان لە ماوەی 2 ساڵە توانیان ئەرمەن بگەڕێنەوە بۆ دواوە فەڕەنسا ئیستانبول ڕزگار بکەن زۆری ئەمانە ڕزگار بکرێ بۆیە دووەڵی حولەفا هاتنەوە سەر واقعەک واقعەکە چییە کە جەبهەیەکت هەیە بە جەبهەی وەتانی یعنی نیشتیمانی وەکو پەرلەمان با بڵێین کە ئەم جەبهەیە بتوانێت معاهدەیەکی تازەیان لەگەڵا بکات ئەم معاهدە تازەیە لەگەڵ دەوڵەتی هەر عوسمانیە بالمناسبە خەڵک تا ئێستا تێکڵاوی ئەکات لە نێوان ئەمە لەگەڵ دەوڵەتی عوسمانیە یا لەگەڵ کۆماری تورکایە لەگەڵ دەوڵەتی عوسمانیە چونکە سوڵتان عەبدولباست دوو لە حکما بوو جەمهوریەی کۆماری تورکیا دەستی پێکرد لە مانگی 1923 یعنی ئەم معاهدەیە با بڵێنی دۆزان لە مانگی حوتە پێشەوە کۆتایی بە دەوڵەتی عوسمانی و بە حکمی عوسمانی و سەڵاتین و بوو بە کۆمار لە 1900 لە مانگی 1923 ئەوە یەکەم هینە تێگەیشتنی ئێمە بۆ ئەمە چییە؟ دوو تێگەیشتن هەیە دوو شێوە هەیە یەکێکیان ئایا ئێمەی کورد عوسمانی بوون یا عوسمانی نەبووین ئەمە پرسیارێکی زۆر قورسە طبعا ئەگەر بگەڕێتەوە سەر تا ئێستایش تورکیا کاری لەسەرەکە خۆی ئێمە عوسمانی بووین یعنی ئێمە جێشی با بڵێن یا شەڕی ئیستیقلال چیە بەشدار بووتیایە کورد بوون ئەو ناوچەی کە دانرابوو ببدرێ بە ئەرمینیا کوردەکان قوبوڵیان نەکردیانی کوردەکان شەڕی ئیستیقلالیان کرد کوردەکان ویستیان پاڵبن بەم و بەوە بۆیە تێگەشتنێک هەیە کە تێگەشتن ڕاستەکەیە کە کورد هاوڵاتی عوسمانی بووە و دۆڕاوێتی لەو شەڕە یعنی دەوڵەتی عوسمانی کە دۆڕاوێتی یعنی عەرەبیش دۆڕاوێتی تورکیش کوردیش بۆچوونێکی تر هەیە بۆچوونی دووهەمەکە ئەوەیە کە ئێمە محتەلین ئێمە ئەساسەن دەوڵەتی عوسمانی ئەمەی داگیر کردووە ئەگەر بڵین ئێمە داگیرکراوین ئەمە مشکلەیەکی ترمان پیشانەیە ئەی کەناڵی ئەچێ بۆ ئەستانبول کە حسێن فەوزی ئەچێ بۆ ئەستانبول کە محەممەد ئەمین زەکی کە لە ئەستانبولێ ئەمە هەمویان خۆیان بە عوسمانی داناوە باشە کە خۆیان بە عوسمانی دکتۆر قسەکانم پێ نەبڕیت چونکە جناب زۆر بۆ وردی باسی لێوا کرد بۆ کەسانی کە ڕەنگە بیانەوە ئیزافەیەک بۆ زانیاریەکانیان بکەن کە کورد خۆی وەکو دەوڵەتێکی عوسمانی چۆتە پێشێ لەگەڵ دەوڵەتی عوسمانیا مامەڵی کردووە و وەکو دەوڵەتێکی عوسمانیش ناوی دەهێنرێ بۆچی پەیمانی لۆزان بەسترا بەپێ ئامادەبوونی کورد و بەبێ ئەوەی کە ئەو پارچانی کوردستان کە دابش کرا ڕەزامەندی کوردی لەسەر بێ لەو سەردەمەیان کورد کاری بۆ چیە کرد پرسیارەکە زۆر قوڵەیان و ئەمە هەمووی پەیوەندی هەیە بە پەیوەندی لەنێو دەوڵەتەکانە ئەگەر بزانیت دوای شەڕی یەکەم جانی یەکەم خۆی دانرا هینێکە بوو مەبدەیەکە مەبدەی وڵسەنی ئەمریکا کە ئەم ملەتەی دەوڵەتی عوسمانی مافی ئەویان هەیە دەوڵەتیان هەبێت وشەی ماف بەسراوە بە چی بە هەڵبژاردننی خەڵکەکە بۆ ئەو مافە ئەمە زۆر گرنگە ویستی خۆیان بۆیە ویستی خۆیان بۆیە ئەگەر تەماشای تۆ بەندی 62 63 64 ئەڵێ خەڵکەکە قەراری خۆیات بەڵام حولەفا سیاسەکەی گۆڕی لە نێوان 20 بۆ 23 یەکەم شت ئەمریکای دوورخستەوە لە مۆزوعەکە بۆیە ئەمریکای تیانی ئەم معاهدەیە کە ئەمەی دوورخت مەبادەکانی ئەویشی لابرد بۆیە لەسەر قەرار درا قەرارەکە چییە؟ من اعتراف بە تۆ ئەکەم وەکو جەمهوریەتێکی تورکی دروست ببیت بەم سنوورە تازەیە کە یۆنانە بێ بگەڕێتەوە بە دواوە ئەرمینیا بێ بگەڕێتەوە بە دواوە بەرامبەر چەند شتێک چەند مافێکی تر مافێکەوانە
تقريبا 2 مليار و نیو پاوەنی ئیسترلینی قەرزە لەسەر دەوڵەتی عوسمانی ئەبێ بێت بنمونە ئەو سنوورەی کە ڕسممان کردووە لەگەڵ فەڕەنسا و سووریا طبعا سووریا ئەوە ئەبێ اعترافی پێ بکەیت ئەویشتی اعترافی پێەکە قۆپڕۆسی تۆ ئەبێ بۆ بەریتانیا اعترافی پێ بکە وتی اعترافی پێەکە کەواتە هەڵەکان هەر لە کۆنەوە بە استراتیژێکی غەڵەتی سیاسیدا تێپەڕێون بۆ ئەوان غەڵب نەبوو بۆ ئەوان بۆ مەسلحەتی دووەلی حولەفا لەگەڵ بۆ کورد هیچ ملەتێک دەوری نەبوو لەوە 3 ملەت زەرەری کرد لەوەیە ئەرمەن کورد و بەربەری ئەفریقیا ئەوانیش بێ بەشمانەوە لەمەیە باشە کە تا ئێستاش هەر 3 میلەت بە دیاریکراوی کورد و ئەرمەنەکان دەنگیان دەبیسترێت لەسەر ئەم بابەتە دکتۆر ئەمە بە شێوەیەکی کورد باسمان لە ڕابردوەکەی کرد باسمان لە چۆنیەتی دروستبوون و هاتنە پێشەوەی پەیمانی لۆزان و هەڵوەشانەوەی سیڤەر و کارپێنەکردنی کرد کە ماوەیەکی کەمی خایەن ئێستا بابەتە گرنگەکە ئەوەیە ئەمڕۆ 100 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر یادکردنەوەی لۆزانە فەرقی ئەم 100 ساڵە چیە لەگەڵ 99 ساڵەکەی ڕابردوو ئەگەر کورد کاری بۆ نەکرد بێت ئەمڕۆ دیدارێک لە سویسرا ڕێک دەخرێت بە ئامادەبوونی کەسە گرنگەکان لە هەر 4 پارچەی کوردستان وجودیان هەیە ئەمە تەنها بە دیبیتێک و بە قسەکردن کۆتایی دێت یاخود ئەیانەوێت ئیزافەیەک زیادەیەک بۆ مێژووی کورد بکەن لەمە دو ئەو مێژوە بگۆڕن بۆ ئیسیقرارێکی گشتگیر بۆ هەر 4 پارچەکە خۆی پرسیارەکە بەڕاستی پرسیارەکانت قورسە ینی لەوانەیەش زەحمەتە بۆ من بەتەنیا بتوانم جوابی بمەوە بەڵام ئەگەر تەماشای ئەم 100 ساڵە بکەین ئێمە 100 ساڵ ئێمە هەوڵمان ناوە کە یەکەم خۆمان بناسین خۆمان بە خۆمان بناسین ئێمە کورد یعنی چی یان هەر کورد یعنی چی ئەم ئیشکالیەتە ڕوویاوە کە یەک تعریف یەک شێوە ئێمە نەمان نووسیوە وەڵای کوردەوەیە ئێمە ئایا کوردین یا کوردستانین ئایا ئێمە کوردستانی گەورەین یا کوردستانی ئەو دەوڵەتانەی کە لۆزان اعترافی پێکرد و داینە یعنی بەڕای من ئەمە قەرارێکە بە تاکێش نادرێت لەوانەیە من بڵێم کوردی عێراق ئەوان زیاترین یعنی لە هەموو کوردەکانی تر پێشکەوتوتر بوون لە مەسەی ڕۆشنبیری ینی و بە تایبەت سلەیمانی بەڕاستی من لەوانەیە خەڵکیش بڵێ ئەمە سلەیمانچێتی ئەکات یا چونکە خەڵکی سلێمانیە واڵێ بەڵام بەڕای من سلێمانی کە بایتەختی ڕۆشنبیرە بە بەلاش بۆی نەهاتووە هەر لە شعرەوە لە نووسینەوە ئەوە وای لێ کردووە ئێمەی کوردی با بڵێین عێراق کوردی عێراق لە شۆڕشەکەی با بڵێن 61ەوە دەستی پێ بکەین داوای حکمی زیاتیمان کرد بۆی کێ بۆ کوردستان کوردستان چییە نازانی دوو کوردستان هەیە یا سێ کوردستان لەوانەیە هەبێت لەم کوردستانی خۆمانیش کوردستانێک کە ئێمە لە خەیاڵمانایە سنووری دووەلیە ئەتاکو شاخی حمرینە وانێ ئەمە دایمەن وامانە بوو تێمە وە کەرکووکیش بێگومان تایەتی ئەمە یەکێکە یەکێکی تر حکوومەتی عێراقی چیمان پێڵێ حکوومەتی عێراقی ئەڵێ نە ئەوەی کە لە هەفتە و چوار دانرا ئەمە ئێوە ناوچەی کوردستان ئەمە ناوچەی کوردستانە دەرەوەی ئەو ناوچە ئێمە کەرکووکیتیانە سیجاریتیانە خانەقینیتیانە کفری و کەل ئەمانە بیتیان نییە بەڕاستی طبعا ئێمە ضحیەی حکمی قەومی عێراقی وهروەها بەشەکانی تریشیانی بەڵام ئەم زەحیەیە زۆر جار پێویستە کاری بۆ بکرێ ڕاستە لەلایەن دەوڵەتێکەوە ئەمە کراوە لە کوردستانە بەڵام سیاسیەکان وەکو ئەگەر باس لە هەرێمی کوردستانکەین جنابە قسەکانە لەسەر هەرێمی کوردستان عێراق بوو کورد لەم پارچەیەکی کردو بە و سربەخۆیە ئەو نیمچە سربەخۆی کە وەریگرتووە لە جیاواز لە پارچەکانی دیکە قیادەی کورد سەرکردەکانی کورد سیاسیەکانی کورد چیان کردو بۆ ئەوەی سربەخۆیەکی جێگیر بێ و درێژ مەودا بێ و بۆ کار بکەن بۆ پارچەکانی دیکەی کوردستانیش خۆی دوو بەش هەیە لەمە بەشی یەکەم ئەوەی هەفتە کە ئەمە شتێکمان دەستکەوت بە شێوەیەکی فەرمی لە حکوومەتی عێراقی کە ئەمە کوردستانە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوویانی هەنگاوی دووهەم لە 2003
کە تقریبان بەقەدەر ئەو بەشە ئێمە لەژێر دەسەڵاتی کووردا بوو لە سنجار و کەرکووک و ناوچەکانی تر ئەو وایە ئەو بەشە بەجێمان نەهێشتایە چونکە سنوورێکی حەقیقی یان لە سانەوەتی سنوورەکە بوو. باشە دکتۆر ئێستا لە سەروبەندی یادکردنەوەی لۆزانە پێویستە کورد چۆن مامەڵە لەگەڵم پرسەیە بکات؟ بەڕای من ئەگەر تەماشای تۆ لۆزان بکەیت لۆزانی 23 یەکەم بەش باسی سنوورەکەت باش ئەوایە کوردی هەر چوار بەشەکە یەکەم هەنگاوی باسی سنووری بکردایە حکمی ذاتی نیوەی حکمی ذاتی شمەوێت ڕۆبعی حکمی ذاتی شمەوێت بەڵام پێم بڵێ لەکوێیە سنوورەکەم بەرێ چونکە تۆ سنوورت هەبێ ئەتوانێت ئیشی بۆ بکەیت ئەتوانی معاملەیەکی لەگەڵا بکەیت ئەو سنوورە کە ئەترافی پێکرێ لە ناو دەوڵەتی عێراقیە یان تورکیا یا سووریا لەو کاتە هەمووی ئەمە متحیدە نسخەیەکی بۆچ ئێستا ئەگەر کورد ئەو سەربەخۆیە یەک خولەکم لە بەردەستاماوە دکتۆر ئەگەر کورد بیەوێت ئەم سەربەخۆیە و ئەم سنوورانە نهێڵە لە نێوان پارچەکانە توانیوێتی ئەو لۆبیە لە ڕابردوودا بکات کە وڵاتانی دیکەی جیهان پشتیوانی بن بۆ ئامانجی کە ئەوە کوونەتەوە بۆ کوردی بەدی بهێنێ ئەتوانێت ئەگەر بەیەکەوە ئیش بکەن بەکو چۆن منظەمەی تحریری فەڵەستین وڵاتانی کە پشتیوانی کورد دەکەن ئەوەیان ئاعتماد دەکاتە سەر کوردەکە چییە؟ کوردێکە ئایا چەپە ئایا ئیسلامیە ئایا کێ ئەو هەرێکێک لەمانە پشتیوانەکانی جیاوازە لەبەر ئەوە بەڕای من هەنگاوی دوای سنوورەکە ئەبێ ئێمە وا بکەین کە یەک جەبهەیەک هەبێت هەموو لایەک ئەترافی پێ بکات کە تەمسیلی کورد بکاتە سەر ئاسی ئێستا ئەم یەک جەبهەیە دروست بووە نەخێر نییە بەڕێز دیارە بابەتەکە زۆر هەڵدەگرێت دکتۆر و حەزیشمە کرد ینی زیاتر درێژە بەم گفتوگوێ بەم لەگەڵ جەنابەت بەڕێز دکتۆر سەلاح عەزیز بۆ کولێ کۆڵەر ئامادەی هەبوو لێرە زۆر سوپاس بۆ ئامادەبوون دکتۆر ماندوو نەبی